کاردانەوەکانی هێرشەکەی ئەمریکا بۆ سەربنکەی سەربازی شاعیراتی سووریا بەردەوامن. ئەنجومەنی پیرانی ئەمریکا داوای لێپرسینەوە لە بەشار ئەسەد دەکات و دەڵێت ئەسەد تاوانی دژی مرۆڤایەتی ئەنجامدا و چەکی کیمیایی بەکارهێناوە. هاوکات واشنتۆن بەنیازە سزای ئابووری زیاتر بەسەر ڕژێمی سووریادا بسەپێنێت. ژمارەیەک ئەندامی ئەنجومەنی پیرانی ئەمریکا لە ڕێگەی پرۆژە یاسایەکەوە داوای سزادانی ئەسەد دەکەن و دەڵێن ناوبراو شەرعیەتی یاسایی لەدەستداوە و ناکرێت وەک سەرۆکی سووریا مامەڵەی لەگەڵدا بکرێت. لای خۆیەوە شۆن سپایسەر وتەبێژی کۆشکی سپی ڕایگەیاند هەنگاوە سەربازەکەی پنتاگۆن پشتیوانی بەرفراوانی وڵاتانی جیهانی لێکەوتۆتەوە و وڵاتەکەشی پێی وایە ئەسەد دوایە و گورزە پابەندی ڕێکەوتنامەکانی تایبەت بە قەدەغەکردنی چەکی کیمیاوی دەبێت. لەلایەکی دیکەوە کۆریای باکووری دانەی هێرشە موشکەکەی ئەمریکای بۆ سەر سووریا کرد و ڕایگەیاند ئەو هەنگاوی پنتاگۆن دەری دەخات پیۆنگیانگ هەنگاوێکی ڕاستی ناوە لە پەرەپێدانی بەرنامە ئەتۆمیەکەی. لە بەرامبەردا بۆریس جۆنسۆن وەزیری دەرەوەی بەریتانیا ڕایگەیاند سەردانە چاوەڕوانکراوەکەی بۆ رووسیا هەڵدەوەشێنێتەوە کە بڕیار بوو ڕۆژی دووشەممەی داهاتوو ئەنجامی بدات. ئەمەش بەهۆی ڕووداوەکانی چەند ڕۆژی ڕابردووی سووریاوە. هەر بەهۆی هێرشەکەی ئەمریکاوە ئێوارەی دوێنێ ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی کۆبوونەوەیەکی بەپەلەی ئەنجامدا. کۆبوونەوەکە لێدوانی توندی نوێنەرانی ئەمریکا و رووسیای لێکەوتەوە. نیکی هایلی نوێنەری ئەمریکا لە ئەنجومەنی ئاسایش ڕایگەیاند گورزی سەربازی وڵاتەکەی دژی سووریا کاردانەو بووە و گەر پێویست بکات هەنگاوی هاوشەوی زیاتر دەگرینە بەر. وتیشی ڕژێمی سووریا یەکەم جار نییە چەکی کیمیاوی بەکاردەهێنێت. لە بەرامبەردا نوێنەری رووسیا لە ئەنجومەنی ئاسایش ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکای بە پێشێلکردنی یاسا نێودەوڵەتیەکان تۆمار کرد و ڕایگەیاند ئەم هەنگاوە کاریگەری خراپی لەسەر ئاسایشی نێودەوڵەتی دەبێت. وەشاندنی گورزی سەربازی لەلایەن سوپای ئەمریکاوە یەکەم هەنگاویە وڵاتەیە لە ماوەی 6 ساڵی ڕابردووی جەنگی سووریا و پێدەچێت ئاراستەی ڕووداوەکانی جەنگەکە بگۆڕێت. سەرۆکی ڕەوتی سەدر هێرشی کیمیاوی سەر ئیدلەبی دانەکرد و داوای لە سەرۆکی سووریا کردواز لە دەسەڵات بهێنێت. مقتدا سەدر سەرۆکی ڕەوتی سەدری شیعە مەزهەب دوا بەدوای هێرشە موشکی